تقریبا 756 فۆرمی ساڵی 2019 دەرچووی 2019 و 2020 لەگەڵ 2018 2019 ئەو فۆرمانەمان هەمووی نرد بۆ وزارەتمان وزارەتیش لەوێ لزنەیەک دوای ئەوەی هەموو ئەنجامەکانی هین کرد بەپێی ئەو نمرانەی کەوا لە هەرێمی کوردستان وەرگیراوە ئەو خوێندکارانەی هەمووی دابش کرد سەر زانکۆ پەیمانگەکان ئێستاکە ژمارەی 592 خوێندکار وەرگیران لەو زانکۆ پەیمانگانەی سەرتاسەری هەرێمی کوردستان. بەسپاسەوە وەزیری خوێندنی باڵا چۆنەڵێ زۆر هاوکارە و نووسراوی کردووە بۆ سەرجەم زانکۆکان کە نەک خوێندکار و قوتابیانی تەنها دەوری یەکەم وەربگیرێ بەڵکو دەوری دووەمیش وەربگیرە. بەڵام بەداخەوە ئەبینین ئێستا خەریکە بابەتەکە ئاڵۆزی تێکەوێ خەریکە دەستی تێئەکەوێ بابەتەکە لە بابەتی پەروەردەیی خۆی لا ئەچێ وەکو بابەتێکی سیاسی تەماشا ئەکرێت. دیارە ئەمە قوتابی خوێندکارانی ئەم شاری نیگەران کردووە و بە تایبەتی دەرچوانی خوێندنی کوردی لەم شارە دیارە ئێمە خوێندنی کوردی ئەو خوێندنەیە کە زیاد لە 100,000 قوتابی و خوێندکاری هەیە.